ئەمە دیمەنی ژیانی چەندین ساڵی خانەوادەیەکە بەهۆی منداڵێکی ئۆتیزمەوە. لەو کاتەوەی لە خەو هەڵدەستێت داوای چوونە دەرەوە دەکات، بەڵام بەهۆی بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا و قەدەغەی هاتوچەوە ڕێگەیان پێنادرێت. دایکی دەڵێت تا ئەو کاتەی سەنتەرەکانی ڕاهێنان کراوە بوون منداڵەکەیان کەمێک ئارامتر بوو. ئێستا 24 کاتژمێر لە ماڵەوێ و بێتاقەت بووە، شەڕ دەکات، تەلەڤیزۆن دەشکێنێت، بە دەنگی بەرز و هاوارکردن هەراسانیان دەکات. هیچ چارەسەرێکیشیان نییە جگە لەمانەوە لە ماڵەوە. بەڕاستی دۆخی ئێمە زۆر جیاوازترە لەو خەڵکانەی ترکە هەن. ئێم بڵین خەڵکێکی ئاسایی ئەتوانێت لە ماڵەوە خۆی ڕابگرێ، ئەوە خۆتان سەردانتان کردو کە ئێستا دۆخی ئێمە چۆنە. ئەم بەتەواکە هەر من خەریکی بم، ئەوە داواکردنی ئەوەیە، یعنی نابێت لەگەڵ کەسێکە قسە بکەم، نابێت لەگەڵ کەسێکە لێ دوام بکەم یان بچم بەلای یەکێک لەم ئەندامانی خێزانەکەیە. هەر ئەڵێ بێت بەلای منەوە خەریکی تو بەس بڵێن بۆ هین بەنسبەت عیلاجەکە شێوانێ ئەوسا مانگی جارێکە چوون بۆ خەستخانە عیلاجەکەیم بۆ وەرەگرت، بەڵام ئێستا نایەڵێ خەستەخانەوە دەمی داخلەوە کردومە ڕۆژی یەکجار عیلاجەکەی ئێمە. ڕۆژی یەکجار ئەو عیلاجانەی ئێمە بۆ یتر ئەوە زۆر عەسەبیە بێت، زۆر بێتاقەتمانەکات، پەنجەرەشکێنێت، دارەشکێنێت، تەلەڤیزۆنەشکێنێت. لە ڕۆژی جیهانی هۆشیاری ئۆتیزمدا سەرۆکی کۆمەڵی ئۆتیزم لە سلێمانی دەڵێت بەهۆی قەدەغەی هاتوچۆوە و داخستنی سەنتەرەکانی ڕاهێنانی ئۆتیزم لە ئێستادا ناتوانن ڕاهێنان بە منداڵەکان بکەن. ئەوەش گرفتی گەورەی بۆ خاوەن منداڵەکانی ئۆتیزم دروست کردووە. بەپێی ئامارەکان لە شاری سلێمانی 329 منداڵی ئۆتیزم هەیە، لەوانە 268یان لە ڕەگەزی نێر و 61 منداڵیان لە ڕەگەزی مێ، 196 توژبووی ئۆتیزم کە دەکاتە ڕێژەی لە سا 60 دانیشتووی ناوشاری سلێمانین و ئەوانەشی لە دەرەوەی شاری سلێمانی نیشتەجێن ژماریان 133 توژبووی ئۆتیزمە کە دەکاتە ڕێژەی لە 140. بۆ ئەم دۆخەیەمە بەڕاستی ئەمە خێزانێکمان کە منداڵەکەی زۆر هیوایەتی ئەوەیە حەزی لە ئۆتۆمبیلەکە بگەڕێت. لەم شەوانە باوکەکەی هێناوێتە دەرەوانێک کە تۆزە بیجێڕێ بە چواردۆری هەر لە سنووری گەڕەکەی خۆیانە بەداخەوەی جازەکان لێستن و هەرچەند هاواری کردو توێتی مناڵەکەم ئۆتیزمە، پێویستی بەمە هەیە، پێویستی بە گەڕان هەیە، پێویستی بە چوونە دەرەوە هەیە، قبوڵیان نەکردووە. یعنی من داوا لە لایەنی پەیوەندیدارەکانەکەم ئەو منداڵانەی کە توشبووی ئۆتیزمن با باوکە ئەگەر پێناسی کۆمەڵەیان پێبێ بە پێناسەکانی کۆمەڵەیە، ئەگەر پیان نییە بە راپۆرتی لیژنە دەروونەکانیان پێبێ هاوکاریان بکەن و کار ئاسانیان بۆ بکەن. هیچ نەبێت لایەنی کەم ڕۆژانە نیو سەعات بۆ سەعاتێک مناڵەکانیان لە سنووری گەڕەکانی خۆشیان نابێ بە ئۆتۆمبیلەکانیان بیان جێڕن و بەڕێوبەری گشتی چاودێری و گەشەپێدانی کۆمەڵاتی سلێمانی دەڵێت درک بە ناڕەحەتی کە سوکاری ئۆتیزم دەکەن، بەڵام تەنها دەبێت دان بە خۆیان دابگرن و لە ماڵەکانیاندا بمێننەوە، چونکە هاتنە دەرەوەیان مەترسی گەورەتری بەدواوەیە بەهۆی ڤایرۆسی کۆرۆناوە. ئێستا کە بەهۆی نەخۆشی کۆرۆناوە ئەو مناڵانە هەموو لە ماڵەوە، چ ئەوانی لە سنتەرەکەی ئەمە ڕاهێنانیان وەرەگرت، چ ئەوانی لە سنتەری تر یاخود هەندێکیان لە خوێندنگەکان بوون کە بارودۆخیان ئەیانتوانی بیخوێنن. ئێستا بەڕاستی دۆخێکی زۆر قورسە، یعنی من ناتوانم پێی بڵێم ئەبێت چی بکەن و کێشەیان چییە، چونکە ئەو نەخۆشەی هەیە کە هەڕەشەیەکی جدیە لەسەر خودی ئینسان. شکر بۆ خوا لە کوردستان و عێراق قوربانیمان نییە یاخود هەیە کەمە کێشەکە بچووکترە لە کۆرۆنا و ئیشەڵڵا هەر بۆ جۆرەش ئەمێنێتەوە لەم ڕێکارانەی ترکە لە داهاتوە هەیە. بەڵام ئەوەیە بێ هەمومان سەبرمان هەبێ بەڕاستی بێزگە لە سەبر و ئارامگرتن و ڕووکردنە خوا هیچ شتێکی تر نییە کە چارەسەرێک بێ بۆ ئەو خێزانانە بە شێوەیەکی گشتی بۆ هەر هاوڵاتیە کە بێزاری ڕوویتیەکە کاتێ لە ماڵەوەیە. لە کۆی گشتی توشبانی ئۆتیزم لە سلێمانی 64 خێزان دۆخی داراییان ناجێگیرە و هەشیانە زیاتر لە منداڵێکی ئۆتیزم لە ماڵەکەیدا هەیە. ئەوانەی سوودمەند بوون لە هاوکاری و دەستەبەری کۆمەڵاتی 84 توش بۆ و مانگانە بڕی 150,000 دیناریان پێدراوە. ئەوانەشی سوودمەند نەبوون و هیچ هاوکاریەک وەرناگرن ژمارەیان 245 توش بووە. بەپێی ئامارەکانیش ساڵ لە دوای ساڵ ڕێژەی توشبووان بە ئۆتیزم لە هەرێمی کوردستان ڕوو لە هەڵکشان دەکات. ڕەمیار عوسمان، کەناڵی ئاسمانی پەیام، سلێمانی.